بۆ سەرجەم میدیاکان بۆ سەرجەم کەناڵەکان بۆ بابلین هاوڵاتیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هاوڵاتیانی دەوڵەتی عێراقی فیدرال ڕابگەێنین کە لە 27 هێشتەوە تا 15 لە 27 هێشتی ساڵی 2019 تا 15 ڕۆژی یەکشەمەی ساڵی 2019 سەرجەم ئەو ژمارانی کە پێوتێ ژمارە نایابی پلە یەک واتە لە ژمارەیەک تا ژمارەنەوە دەخرێتە مزایەدە و فرۆشتی ئاشکراوە. ڕۆژی دووشەمەی 16 ڕۆژی دووشەمەی 16 2019 لە هۆڵی بۆنەکان مزایەدەکان ئیعلان دەکرێت و ڕادەگەیەندێ واتە ئەمڕۆ ئیعلانی ئەوە دەکەین سەرجەم هاوڵاتیان بە هەموو دین و ئاین و مەزەبێکەوە بەس هەموو پێکهاتە و بە هەموو نەتەوە و بە هەموو بیر و باوەڕێکەوە لە کۆماری عێراقی فیدرال حکوومەتی هەرێمی کوردستان ئازادن ڕێوشوێنی یاسایی بگرنە بەر لە ناو تەسجیلکردنی خۆیان لە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی پارێزگای هەڵەبجە بۆ پێدانی ژمارە واتە بۆچی بۆ ناونووسینی خۆیان تاکو لە ڕۆژی 16 ڕۆژی دووشەمە ژمارەیەک دەخرێتە مزایەدەوە کێ با بڵین چێبڕکێ لە نێوان ئەو کەسانی ناوی خۆیان نووسیوە و هەروە ژمارە 2 ژمارە 3 واتە ژمارە تاکەکان تا ژمارە 9. ئێمە ئەو کۆمپانیاکە کارەکەی لە تەواوبووندایە زۆری نەماوە ئەگەر هەر ئەو کۆمپانیە نەیتوانی ئەم ژمارانەیش چاپکە تا ئەو مێژوە ئێمە بە هاوکاری بەڕێبەراتی ئاچۆی سلێمانی ئەم ژمارانە کە خراوەتە زیادکردنی ئاشکراوە چاپ دەکرێ و دابش دەکرێت بەسەر ئەو کەسانەی کە بۆیان دەردەچێت.